پرسی کورد بە گەورەترین پرسی چارەسەر نەکراوی تورکیا دادەنرێت. دوای دەیان ساڵ نکۆڵیکردن لە پرسی کورد لەلایەن حکوومەتی تورکیاوە. لە ئێستادا 4 پارتی سەرەکی لە تورکیا هەن و هەرکامەیان ڕوانینێکی جیاوازیان بۆ پرسی کورد هەیە. پارتی دادوگەشەپێدان ئاکەپا. ئاکەپا دوایەوەی لە ساڵی 2002دا دەسەڵاتی بەدەستەوە گرت بە بەراورد بە حکوومەتەکانی پێشخۆی سیاسەتێکی میانڕەوانەتری بەرامبەر بە کورد گرتە بەر. ئەمەش بۆ هۆی ئەوەی بۆ چەندین خول ئاکەپە بە ڕێژەیەکی بەرچاو دەنگدەری کورد لە دەوری خۆیدا کۆبکاتەوە. ئاکەپە لە چەند ساڵی ڕابردوودا بە 3 ئاراستەدا ڕوبەڕووی پرسی کورد بۆتەوە، یان باشترە بڵین 3 ئامانجی هەبووە. یەکەمیان کۆتاییهێنان بە شەڕی چەکداری پەکەکە و هەوڵدان بۆ چەکدانانی پەکەکە. بە وتەی چاودێران مەبەستی سەرەکی ئاکەپەش لە دەستپێکردنی پرۆسەی ئاشتی و دانوستان لەگەڵ ئۆجەلان ڕازیکردنی پەکەکە و ئۆجەلان بووە بۆ چەکدانان. بۆ پێی ئاکەپە پێی وابوو ئەگەر بێت و لەمەدا سەرکەوتوو بێت ئەوە دەبێتە سەرکەوتنێکی گەورە بۆ ئاکەپە. دووهەم لە ڕووی ئابووریەوە بەراورد بە حکوومەتەکانی پێشخۆی گرنگیەکی زیاتریدا بە ناوچە کوردیەکان. ئاکەپە پێی وابوو بە بوژانەوەی ئابووری ناوچەکە گەنجانی کورد و دانیشتوانی ناوچەکە کەمتر ڕوودەکەنە پەکەکە و بەمەش پەکەکە لاواز دەبێت. سێهەم کرانەوەی تورکیا بەڕووی کلتوری و سیاسی و کۆمەڵایەتیەوە بەڕووی کووردا. لەم چوارچێوەیەشدا حکوومەتەکەی ئاکەپا لە ساڵی 2010دا پرۆژەی کرانەوەی بەڕووی کووردا ڕاگەیان. بەڵام ڕکابەرەکانی ئاکەپا واتە هەدەپە و جاپە پێیان وایە ئاکەپە جددی نەبووە لە چارەسەری پرسی کووردا و ئەو پرۆژانەشی کە لە ڕابردوودا باسی لێکردوون تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردن بووە و بەڵگەشیان بۆ ئەو قسەیە ئەوەیە کە لە دوای هەڵبژاردنەکانی حوتی حوزەیران و شکستێنانی ئاکەپە لە ناوچە کوردەکان کۆتایی بە پرۆسی ئاشتی هێنا و شەڕی دەست پێ کردوتەوە. پارتی گەلی کۆماری جەهەپە تا بەر لە 2011 نەتەنها هیچ پرۆژەیەکی نەبوو بۆ چارەسەری پرسی کورد، بەڵکو لە ژێر کاریگەری بیری کەمالیدا بە توندی دژایەتی هەر جۆرە کرانەوەیکیشی دەکرد بە ڕووی کووردە. بەڵام دوایەوەی کەمال کریچدار ئۆغڵۆ بووە سەرۆکی پارتەکە بۆ چوونی جەهەپە بەرامبەر بە کورد گۆڕاو. لە ئێستادا جەهەپە زیاتر لە هەموو پارتەکانی دیکە لە هەدەپەوە نزیکە. جەهەپە بۆ هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی تورکیا گرنگێکی تایبەتی داوە بە پرسی کورد و ڕایگەیاندووە چارەسەری پرسی کورد لە ئەولەویەتەکانی ئەو پارتەیە. جەهەپە پێی وایە پرسی کورد پرسی دیموکراسیە و دەکرێت لە چوارچێوەی بەرفراوانکردنی مەودای ئازادیە دیموکراتیەکان پرسی کورد چارەسەر بکرێت. جەهەپە هەروەها پێی وایە بۆ چارەسەری پرسی کورد پێویست ناکات نە لەگەڵ پەکەکە و نە لەگەڵ ئۆجەلان دانوستان بکرێت، بەڵکو پێویستە لەگەڵ هەدەپە دانوستان بکرێت. جەهەپە پێی وایە دەبێت پرسی کورد بە یاسایی بکرێت و بۆ ئەوەش پێویستە لەناو پەرلەماندا یەکلایی بکرێتەوە. پارتی بزوتنەوەی نەتەوە پەرست مەهەپە تونترین پارتی تورکیایە بەرامبەر بە کورد. مەهەپە تا ئێستا هەوڵ دەدات پرسی کورد لە چوارچێوەی پرسی تیرۆردا پێناسە بکات، بەڵام لەم دوایانەدا بۆ یەکەم جار بەرپرسێکی ناو پارتەکە واتە ڕاوێژکارێکی دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە باسی پرسی کوردی کرد و ڕایگەیان مەهەپە لەگەڵ ئەوەدایە پرسی کورد چارەسەر بکرێت، بەڵام وتیشی تا ئەو کاتەی ئۆجەلان و پەکەکە و دەمیرتاژ مابن ئەو پرسە چارەسەر نابێت. مەهەپە لە بانگەشەکانی هەڵبژاردندا پێداگری لەسەر ئەوەش کردوتەوە ئەگەر بێت و بە دەسەڵات بگەن ئەوە کۆتایی بە پەکەکە دێنن. هەروەها بە توندی دژی پرۆژەی خۆ بەڕێوەبەرەی یان سیستەمی فیدرالین بۆ کورد و پێیان وایە ئەو جۆرە سیستەمانە دەبێتە هۆی دابەشبوونی تورکیا. مەهەپە هەروەها بە توندی دژی دانوستانە لەگەڵ ئۆجەلان و پەکەکە و دەژڵێت دەبێت پەکەکە بێ هیچ مەرجێک چەکدا بنێت و نابێت پەکەکە دانانی چەک بکاتە مەرج بۆ دانوستان. پارتی دیموکراتی گەلان هەدەپە کە بە پارتی کوردانی باکووری کوردستان ناسراوە، خۆی بە خاوەنی پرسی کورد و پرسە کەمە نەتەوە و ئاینەکانی دیکەی تورکیا دەزانێت و بانگەشەی ئەوە دەکات پرسی کورد و پرسی کەمە نەتەوەکانی دیکە تەنها لە ڕێگەی پرۆژەکەی هەدەپەوە چارەسەر دەکرێت. لە پرۆژەکەی هەدەپەدا پێداگری لەسەر چەند خاڵێک کراوەتەوە کە بریتین لە یەکەم دانانی دەستورێکی مەدەنی و دیموکراتی بۆ تورکیا. هەدەپە پێی وایە دەبێت لە دەستوردا شوناسی کورد و کەمەنەتەوەکان با فەرمی بناسرێن و پاراستنی مافەکانیان گەرانتی بکرێن. دووهەم هەدەپە پێداگری لەسەر پرۆژەی خۆبەڕێوەبەری دیموکراتی دەکاتەوە. بەپێی ئەو پرۆژەیە دانیشتوانی هەرناوچەیەک بە پێی دیموکراسیەکی ڕاستەوخۆ خۆیان کاروباری خۆیان بەڕێوە ببەن و هەموو بەرپرسانی ناوچەکەش لەوانە پارێزگار و قایمقام و شارەدار
لەلایەن دانیشتوانی ناوچەکەەوە بە هەڵبژاردن دیاری بکرێن. پرۆژەی خۆبەڕێوەبێری دیموکراتی لە بنەڕەتدا بیرۆکەی عەبدوڵڵا ئۆجەلانە بۆ چارەسەری پرسی کورد. ئۆجەلان ئەو پرۆژەی لە بەرامبەر پرۆژەی دامەزراندنی دەوڵەتی نەتەوەیی بۆ کورد پێشکەش کرد و پێی وایە دەوڵەتی نەتەوەیی پرۆژەیەکی سیستمی سەرمایەداریە لە توانایدا نییە پرسە کۆمەڵایەتی و سیاسیەکان چارەسەر بکات. سێم، هەدەپە پێداکری لەسەر پەروەردە بە زمانی دایک دەکاتەوە. چوارەم، هەدەپە پێی وایە دەبێت بۆ چارەسەری پرسی کورد حکوومەتی تورکیا ڕاستەوخۆ دانوستان لەگەڵ پەکەکە و ئۆجەلاندا بکات و دەژڵێن هەدەپە دەتوانێت ڕۆڵی ناوبژیوان ببینێت لە نێوان حکوومەت و پەکەکەدا.